ئمڕۆ ئێمای خوشک و برایانی خۆشەویست هەموو کەرستە و هەموو هۆیەکانی سەرکەوتنمان بەدەستەوەیە. کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕاپەڕیون هوشیار بوونەتەوە یەکێتی بێوێنەیان لە ناوخۆیاندا دروست کردووە. بەرەی کوردستان یەکی پۆڵایینمان هەیە کە بە کوێرایی چاوی دوژمنان هەر زندوو یەکگرتوو دەبێنێتەوە. تەبایی و یەکریزی و کارکردن بۆ چەسپاندنی ئاشتی، قبوڵکردنی یەکتری لە سیفەتەکانی سەرۆک مامجەلال بوو. پیاوێک بوو هەمیشە بە ڕاستەی یەکگرتن و چارەسەری کێشە سیاسیەکان و دروستکردنی یەکریزی و تەبایی کاری دەکرد. شخصیەتی مامجەلال وا بوو پرسەکان چەند زەحمەت و ئاڵۆز بووان، هەر بە کاریزمای خۆی، بە ئەسلوبی خۆی، بە هەندێک جار بە نوکتە، هەندێک جار بە پێکەنین، هەندێک جار بەو سوعبەتانەی کە لە کۆبوونەوەکان دەیکرد هەمیشە هەوڵی دەداشتە هاوبەشەکان بدۆزێتەوە و ئەوانەی کە لەو مەجلسە دەردەچن سەرەڕای هەموو ناکۆکیەکان هەر لایەک تەسەور بکاتن کە براوەیە. ئەمە ئەو شخصیەتە بوو کە مامجەلال هەیبوو لە ئەوەی خۆیدا. ئەوەی ترکە من زۆر معجبی ئەو بەڕێزە بووم جگە لەو کاریزمای سیاسی کە هەیبوو جانبێکی ئینسانی زۆر قۆڵی هەبوو مامجەلال. لە ڕووی ئینسانیەوە من تەسەور ناکەم کەم کەس هەبووە وەکو مامجەلال بێ. تاڵەبانی بە حەکیمی چارەسەری قەیرانە سیاسیەکان و پرسە گرنگەکان و چارە نووسازەکان و ئاڵۆزەکانی دەکرد. ئەوەندا زیاری کرانەوەی گرێکوێرە سیاسیەکان بوو، داهێنەر بوو لە سیاسەت و پەیوەندیەکاندا. برادرانی یەکەتیش دژی ئەو بڕیارەی ئەو بوون، بەڵام هات هەندێک پێیان وا بوو ئەمە شکستە، ئەمە دروست نییە، بەڵام ئەو دەیگوت لە پێناو ئەوەی کە کێشەی ناوخۆی کورد هەڵ ببێ و خوێنی کورد نەڕژرێ هەرچی شتێک پێویست بێ من دەیکە. لە چارەسەری گرفتەکانی نێوان هێزە سیاسیەکاندا هێوێنی تەبایی و یەخستنی نێوماڵی کورد بوو. ڕۆڵێکی دیاری هەبوو لە مێژووی خۆیدا. نزیکەی 50 ساڵی خەباتی شار و شاخی کرد. هەمیشە هەوڵی ئەوەی داوە کە پەیوەندیەکی پتە و لەگەڵ هێزە سیاسیەکانی تری کوردستان پتەوتر کات و تەنانەت بەرگریکاری هێزە سیاسیەکانی تریش بوو. ڕۆڵی مامجەلال زیاتر چڕ بووە بۆ ئاشتەوایی، بۆ تەبایی و پێم وایە ئەگەر هەوڵ و هیمەتی مامجەلال نەبوایە بە قەناعەتی خۆم ئێمە ئێستا ئەم هەرێمی کوردستانمان ئەوە نەدەبینی. پێم وایە دان بە خۆداگرتنی مامجەلال و خاچیەتی و لێبوردەیی و چوونە پێش و دابەزین لە هەندێک لەو شتانی ئینسان پێویستە لیان دابەزیە بۆ گەیاندنەیەکی لایەن ناکۆکەکان ئەگەر ئەوە نەبووایە ئێمە سام واقعەمان نەدەبینی. بۆیە من پێم وایە خەڵکی کورد بەگشتی قەرزداری مامجەلالە و بە لە دەستدانی مامجەلال دیارە نەک کە دوێنێ کۆچی دوایی کرد، هەر لەوە ڕۆژۆ کە نەخۆش کەوت، هەر لە کاتی نەخۆشکەوتنەکەیەوە دیارە مامجەلال نەیتوانی جاریچکە ڕۆڵی خۆی ببینێ. بۆیە هەندێک لە هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان پێیان وابوو مامجەلال پارێزەری دیموکراسی و مامجەلال و حیزبەکەی مامجەلال هۆکاری مانەوەی دیموکراسی و پاراستنی هێزە سیاسیەکانی ترن. مامجەلال تایبەتمەندێکی دەکەی پیاوێکی بە سەماحەت بوو، لێبوردە بوو، دڵگەورە بوو. ئەلبەتە من لەگەڵیدا بیرەوەریم زۆرن کە خەڵک هەبوو زۆر قەرزداری مامجەلال بووە، بەڵام کە داوای لێکراوە تەکلیفی لێکراوە و لێبوردن و بەخشینی پێوەک و ئاو خواردنەوە بووە. سیفەتێکی مامجەلال کە زۆر پێویستە بۆ سەرکردەکان بریتی بوو لە خاچێتی. مامجەلال بوو بە سەرۆک کۆمار، بەڵام هەر مامجەلالەکەی جاران بوو. هەموو هەوڵ و تەقەلاکی دوژمن بۆ لێکترازاندنی ریزەکانی بەرەی کوردستانی عێراق، بۆ تێکدانی نێوانی پارتیەکانی لایەنەکانی ئەو بەرەیە نەقشی سەرئاوە و دەبێتە خەو لەگەڵ خۆیان ئەو خەیاڵە دەبەنا ئەو زد گۆڕەی کە ئەگەر بەشیان کەوێت لە کوردستان و لە عێراق.